وەک لە سەرەتای بەرنامەکەممان باس کردن کە قەڵەوی پەیوەندیدارە بە 13 جۆری شێرپەنجەوە. هەندێکیان ڕاستەخۆ، هەندێکیان نەڕاستەوخۆ، توێژینەوە زانستیەکان ئاماژان بۆ داوا هەر سانتیمەترێک گەورەبوونی ناوچەی کەمەری مرۆڤ یان ورگی مرۆڤ ئەگەری توشبوونمان بە شێرپەنجەی کۆم و کۆڵۆن زیاد دەکات کە چوارەم باوترین جۆری شێرپەنجەیە لە کوردستانە. ئەوەی کە زۆر گرنگە دەربارەی ئەم باسە بیزانەوەی کە قەڵەوی پەیوەندی هەیە بە شێرپەنجەی پرۆستات و شێرپەنجەی مەمکیشەوە کە ئەم دوانە لە ڕەگەزە جیاوازەکانە زۆرترین پرۆستات و شێرپەنجەی مەمک کە بەربڵاوێکی زۆران هەیە لە کوردستان و لە سەرتاسەری جیهانە. جا سەبارەت بە قەڵەوی لە دابەزانی کێشە زۆر کەس لەسەر پشت بە گۆشتە بەستێ بۆ دابەزانی کێش. گۆشتی سوور لە ڕووی زانستیەوە بە سێ شێواز مرۆڤ تووشی شێرپەنجەکە. ڕاستە و خۆیان لەناو گۆشتەکە خۆی ڕەنگێکی سوور هەیە کە ڕەنگە سوورەکەی تێدا ئەمە پەیوەندیدارە بە شێرپەنجەوە. یەک دوو ئەو ڕنگانی کە لە کاتی پرۆسێسکردنی گۆشتاتی ئەکرێت کە ئەم گۆشتە لە گۆشتی فرێشی خۆمانەوە ئەگۆڕێ بەم گۆشتە پرۆسێسکراوانە. لە ڕووی زانستیەوە ئەم گۆشتە پرۆسێسکراوانە ڕێک وەکو جگەرە و ئەلکۆهۆل بۆ توشکردنی مرۆڤ بە شێرپەنجە. هەر کاتێک گۆشتێکی پرۆسێسکراوتان خستە بەردەستی مناڵەکانتان بۆ خواردن وەک ئەوە وایە پاکەتێک جگەرەیان شوشەیەک عارەق لە بەردەمیانەدا بنێن. جا لەبەرەوەم جارەکە ویستامەم کڕن دوو جا بیر بکەنەوە. ڕێگەی سێمیشان کە گۆشتی سوور مرۆڤ تووشی شێرپەنجەکەوەیە لە کاتی برژان نادروستە بێ. خراپترین کاریش کە بیکەنەوە ئەم گۆشتە پرۆسێسکراوانە ببرژێنن. ئەم بابەتی پەیوەندیدارە بۆ چییە؟ لەبەرەوەیە کە هەتا گۆشتەکە زیاتر لە ناو ڕیخۆڵە و لە کۆندامی هەرسی مرۆڤ بمێنێتەوە ئەو کاتە پتر ئەگەری توشبوونی مرۆڤ بە شێرپەنجە زیاد دەکات. لەبەرە پێویستە بە ڕێگەیەکی ئاسان هەیە بۆی کە ئەو گۆشتە زۆر نەمێنێتەوە لە ناو ڕیخۆڵەیە. ڕێگە ئاسانەکەش چییە؟ بریتیە لە بەکارهێنانی سەوزە. لەبەرەوە دڵنیا بنەوە لەوەی کە لەگەڵ هەموو خواردنی گۆشتەکە سەوزە بخۆن.